ماوەی چەندین ساڵە عێراق بۆتە گۆڕەپانی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە شێوەیەکی ناڕەسەوخۆ لە ڕێی گروپە چەکدار و میلیشیاکانەوە، بەڵام لە ماوەی ڕابردوودا پێکدادانەکانی نێوان هەردوو لە عێراق پەرەیسەندووە. سەبارەت بە دۆخی عێراق بەشێک لە بەرپرسانی ئەمنی و حکومی بۆ ئاژانسی ڕۆیتەرز قسەیان کردووە و ئەوەیان ڕاگەیاندووە کە زنجیرە هێرشەکانی ئەم هەفتەیە ئەو ڕاستیە دەردەخات کە بەریەکەوتن و گەڕژیەکان گەیشتون بە قۆناغێکی مەترسیدار لە ناوخۆدا و لە ئاستی ناوچەیش ڕەنگدانەوەی هەیە. ئەمەش لە کاتێکدایە لەم ساڵدا بڕیارە هەڵبژاردننی پێشوەختەی تێدا بەڕێوە بچێت. شارەزایان پێیان وایە ئەو ڕووداوتوند و تیژیانە کە گروپە چاکدارەکان ئەنجامی دەدەن ئامانجلەی هاوکاریکردنی کۆماری ئیسلامی ئێرانی هاوپەیمانیانە کە لە ناو عێراقدا بە گروپی وەلایی ناسراون بە واتایی دۆستایەتی ئێران دەکەن بەرامبەر بە دوژمنە ڕۆژاواییەکان لە پێنە و چەسپاندن و زیادکردنی باڵادەستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها بەشێکی پەیوەندی تەواوی هەیە بە کێشە ناوخۆیەکانی عێراق بەهۆی ئەو بارگرژیانەی بەر لە هەڵبژاردن دروست دەبن. بەردەوامبوونی هێرشە موشەکیەکان و فراوانکردنی بۆ باکۆری عێراق و هەرێمی کوردستان لەلایەن گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران ئاماژەیە بەوەی ئەو هێزانەی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ هێزەکانی ئەمریکا لە ناوخۆی عێراق ئامادە دەکەن. سەرچاوەیەکی ئەمنی بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە لە هەرێمی کوردستان بە پێشاتێکی مەترسیدار داناوە کە ئەو پەیامەی لە خۆگرتووە ئەوان توانای ئەوەیان هەیە کات و شوێنی هێرشدا بنێن بە بێڕاوەسان. بەدر لەوە لە سەرچاوە نافەرمیەکانی ئەو گروپانەوە هەڕەشەی ئەوە کراوە ئەگەر ئەمریکا هەر کاردانەوەیەک بنوێنێت ئەمجارە هێرش دەکەنە سەر ناوەندێکی هەستیار لە پارێزگای سلێمانی. هەر لەو بارەوە ئەفسەرێکی عێراقی بۆ ڕۆیتەرز پێی وایە گروپە چەکدارەکان ئەجێندەی ئێران لە عێراق جێبەجێ دەکەن و ئەوان بەرپرسن لە هێرشەکەی فڕۆکەخانی هەولێر و ناوچەکانی دیکەی عێراق. ئەو بەرپرسە سەربازیە پێشی وایە هێرشەکەی ئەمجارە لە کاردانەوەی هێرشەکەی سەرەتای مانگدایە بۆ دامەزراوەی نەتەنزی ناوکی لە ئێران لەلایەن ئیسرائیلەوە. دەژڵێت هێرشەکە پەیوەندی بە نەتەنز و گفتوگۆکانی ئێران لەگەڵ ئەمریکادا هەیە تا ئەوە نیشان بدات ئێران توانای وەڵامدانەوەی هەیە و وتوێژەکان دەبێت لە بەرژەوەندی تاران بەڕێوە بچن و هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران و بەرەو پێشناچوونی دانیشتنەکان باجی دەبێت. بەدەر لە هێرش بۆ سەر ئامانجەکانی ئەمریکا با بڕۆی چاودێران سەر هەڵدانەوەی تەقینەوەکانی بەغدا بە هەمان شێوە کارتێکی دیکەی ئەو میلیشیانەیە بۆ حکوومەتەکەی کازمی کە لە دوای سەردانەکەی بۆ سعودیا هەوڵی نزیکردنەوەی عێراق دەدات لە وڵاتانی عەرەبی. بارگرشیەکانی سەرگۆڕەپانی عێراق دەرەنجامی ململانەکانی ئەمریکا و ئێرانن و هەردوو وڵاتیش عێراقیان وەکو گۆڕەپانی زۆران بازی و کێبڕکەی نێوانیان دیاری کردووە. هەر بۆیە گەر هەر لایەکبیر لە هێورکردنەوەی دۆخی شێواوی عێراق بکاتەوە پێویستە ئەوە بزانێت ئاشتەوایی لە عێراق بە تونێلی تاریکی پەیوەندیەکانی تاران و واشنتۆندا تێپەڕ دەبێت و دیاریش نییە کۆتایی تونێلەکە عێراق بەرەو سەقامگیری یاخود گەڕێکی دیکەی شەڕی ناوخۆیی ماڵوێران کردەبات.